ئێستا دەتوانم بڵێم لەسەر پێوەرە جیهانیەکانین لە تواناکانی مەلەوانی و ڕاهێنەری تەواو پێشکەوتومان هەیە. کاک سەرکەوت دەمێت باسی ئەو کۆنتێنەرانە بۆ بکە و ڕۆهاتووە چی بوون سوودێکی دەبێ بۆ ئێمە؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە دوای ئەو لێک تێگەیشتنەی کە لە نێوان وەزارەتی ناوەخۆ یەکێتی ئەوروپا ئاژانسی شارەزایانی فەڕەنسی ئەنجام درا لە وەزارەتی ناوەخۆ چەند پرۆژەیەک بوو. یەک لەو پرۆژانەکە بۆ ئێمە دیاریکرا بوو بەرگری شارستانی و بەهێزکردن و بەرزکردنەوەی ئاستی تواناکانی بەرگری شارستانی بوو لە هەرێمی کوردستان. پرۆژەیەکەم کە شارەزایانی فەڕەنسی ئەنجامیاندا تایبەت بوو بە تیمەکانی مەلەوانی و ژێر ئاوهەواز کە لە وڵاتی فەڕەنسا بۆ ماوەی 2 هەفتە 7 کەسمان 2 لە ئەفسەر و 5 کارمەند چوون لە باشووری فەڕەنسا لە شاری هێرلوت لەسەر هەموو جۆرە ئاوەکان ڕاهێنانیان پێکرا و بڕوانامەی نێودەوڵەتیان پێبەخشرە کە ئەوانە وەکو ڕاهێنەر دەتوانن خزمەت بکەن لە بەرگری شارستانی. پاشان لە هەرێمی کوردستان هەر ئەم ڕاهێنەرە فەڕەنسیانە بۆ ماوەی 2 هەفتە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەمان شێوە ڕاهێنان بەو تیمەکراوە بۆ ئەوەی بتوانرێت لە سروشتی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو جۆرە ئاوانەی هەیە کە زۆر زار ڕووداوی خنکان ڕوودەدایان حاڵەتی تۆ ڕوودەدا ئەو تیمانەی ئێمە شارەزایی تەواویان هەبێت لە هەموو جۆرە ئاوەکان کە ئاوی تیژرەوە ئاوی لێلە ئاوی وەستاوە ئاوی بەرز و نزمیەکانەکەەوە لە ناوچە شاخاویەکان ئێمە هەمانە ڕاهێنانی تەواو بەو ستافەی بەرگری شارستانی کرا. ئێستا دەتوانم بڵێم لەسەر پێوەرە جیهانیەکانین لە تواناکانی مەلەوانی و ڕاهێنەری تەواو پێشکەوتومان هەیە لە هەرێمی کوردستان. ئەم پرۆژەی ئەمڕۆ هێنانی 2 کۆنتێنەر بوو. ئەم کۆنتێنەرانە کە لە ڕووی زانستیەوە پێی دەوترێت فایر سیمیولێتر بۆ تیمەکانی بەرگری شارستانیە بۆ کارمەندانی بەرگری شارستانی بۆ ئەوی ڕابهێنرێن لە ئاگری باڵەخانەکان بە تایبەت کە دووکەڵێکی زۆر ئەم ناوچەی داپۆشیوە کارمەندانی ئێمە چۆن بتوانن هەڵسوکەوت لەگەڵ ئەم بارودۆخە بکەن لە ڕووی بەرزی پلەی گەرمی شوێنەکە سڕی دووکەلەکە لە شوێنە بوونی ئەو غازانێکە لە پاشماوەی ئاگر دروستە بێت و غازی یەکەم ئۆکسیدی کاربۆنە دووەم ئۆکسیدی کاربۆنە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم بارودۆخە دەکەن و ناشڵەژێن چونکە ئەم کۆنتێنەرە هەموو ئامێری پێشکەوتوو تێدایە کامیرەی چاودێری تێدایە بۆی بزانن ئەو کارمەندە چۆن هەڵسوکەوت دەکا و هەڵەکان لە کوێن دەرن تا بتوانن ڕاست بکرێتەوە کارمەندانی ئێمە کە ڕووداوێکی باڵەخانە دەبێت خەڵکێک لەم شوێنانە گیریان خواردووە هەم خۆی سەلامەت بێ و بە سەلامەتی بتوانێت ئەو خەڵکانێک کە گیریان خواردووە بە سەلامەتی ڕزگاریان بکەن. بەشێکی تری ئەم کۆنتێنەرە فێری ئەوەمان دەکات کە ناوچەکە پلەی گەرمی چەندە و ئەو دووکەڵی کە لە شوێنەکە بەرزە بێتەوە ڕەنگەکەی دووکەلی ڕەشە دووکەڵی خۆڵەمێشیە دووکەڵی زەردە ئەمە فێری ئەوە دەکرێن کە هەر دووکەڵێک هەر ڕەنجی دووکەڵێک بەمانای ئەوەیە جۆرە کەلوپەلێکە دەسووتێت لەم شوێنە بۆی کارمەندی ئێمە بزانێت چی لەم شوێنە دەسووتێت پێش ئەوەی دەست بە کارکردنی بکات. بەنمونە دووکەڵی ڕەشی زۆر تێر ئەوە مانای ئەوەیە کە مشتەقاتی نەفت و مەوادی پلاستیکە لەم شوێنە دەسووتێت. ئەمجا ڕەنگەکانی تریش هەر یەک بە شێوەی خۆی خراپ نییە. بڵێ زۆر گرینگە کارمەندی ئێمە کاتێک کە دووکەڵێکی سپی دەبینن ئەم دووکەڵە بە مانای ئەوەیە کە ئەو ئاگرەی لە شوێنەکە هەیە ئۆکسیجینی لێ بڕاوە ئەمە زۆر جار مەترسی ڕوودەدا لەسەر تەقینەوە لە شوێنەکە ڕوودەدا لەبەرەوەی ئۆکسیجینی لێ نەماوە کە دەرگایەک دەکرێتەوە یاخود پەنجەرەیەک دەشتێت ئۆکسیجین دەکاتە شوێنەکە دووبارە ئاگرەکە زۆر بە بەهێزی سەر هەڵدەداتەوە مەترسی دەبێت بۆ سەرجانی کارمەندان. ئەم کۆنتێنەرە لە سەرەتای کوورەکەی کە دەست پێ دەکات لە 1000 پلەی سیلیزیە پلەی گەرمیەکەی تا دەگاتە دەرچەی دەرچوونی ئێرکوانەیە کە ئێمە لێی وەستاوین دەگاتە 200 پلەی سیلیزی. مەرجە ئەفسەر و کارمەندی ئێمە بتوانێت لە پلەیەکی گەرمی زۆر بەرچۆن کە چۆن کار دەکات ئەو جلوبەرگەی لەبەرەتی ئایا تا چەند سەلامەتە و تا چەند بەرگە دەگرێت لەم شوێنانە چونکە مەرز نییە لەوانەیە ئاگر کە لە باڵەخانەیە ڕوودەدایان لە شوێنێکی پیشە سازی ڕوودەدا زۆر جار داڕمان ڕوودەدا بەربوونەوەی سەقفەکان ڕوودەدا ڕوخانی دیوارەکان ڕوودا ئەمانە هەمووی هۆکارن بۆی بتوانرێت کارمەندی ئێمە هێز و توانایەکی باشی هەبێت و بگەینە ئاستی پێشکەوتنێکی زۆر پەرست چونکە خۆتان دەزانین گۆڕانی کەشوهەوە لە هەموو
جیهانە وای کردووە ڕووداوەکانیش زۆر بن ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕووداوی بوومەلەرزەیە بارانی بەخڕ و لافاوی شارەکان و دەرەوەی شارەکانە ئەمەش وەکو بەرگری شارسانی دەمانەوێتەوە ئامادەکاریەکە لە جیهانە ئەکرێ بۆ بەرزکردنەوەی تواناکانی هێزی بەرگری شارستانی ئێمەش لێرە بتوانین ئەم توانایان خۆمان بەرز بکەینەوە هاوڵاتیانی خۆمان بپارێزن و جێگای متمانەی خەلکی خۆمان و هاوڵاتی خۆمان بین. باش کاکسەرکەوت دەمێت باسی بابەتێک بکەم کە ساڵانە لە هەرێمی کوردستان ڕوودەدات پێکردنی سۆبا لە زستاناندا و بە شەوان بەتایبەت نەگوژانەوەی ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بەگشتی؟ بەڵێ خۆی هەر وەرزێکی ساڵ تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ڕووداوەکان و کەوتنەوەی ئاگر بە تایبەتی ئەگەر باسی بکەین وەرزی زستان زۆر جیاوازە لەگەل وەرزی هاوین ئەو ئاگرانێک کە لە وەرزی هاوین ڕوودەدا خۆتان دەزانن زیاتر ئاگرن لە ناوچە پیشە سازیەکان و لە دەرەوەی شار و ناوچە شاخاویەکان و ئاگرەکانی چێوی پێدەڵێن ئەمانەوان زیاترە بەڵام لە وەرزی زستان بەداخەوە ئاگرەکان زۆربەی زۆری کە ڕوودەدەن لە باڵەخانەکانن لە هوتێلەکانە لە موتێلەکانە لە خانووی ماڵانە کە ئەمەش چەند هۆکارێک هێوا دەکات ئاگرکەوتنەوەکان لەم وەرزەی ساز زیاتر بکرێت بە تایبەتی بەکارهێنانی ئامێرەکانی گەرمکەرەوە چ غاز بێ چ نەود بێ چ کارەبایی بێت ئەمانە هەمووی ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە لە بەکارهێنانی تۆ نابێت سۆبات تا بەیانی با لە شوێنێکی داخرا بەکاربێن هەمومان دەزانین نەبانی ئۆکسسیجین وا دەکات کە ڕووداوی زۆر ناخۆشیش لە ماوەکانی ڕابردوو ڕوویداوە پێکردنی سپلیت و بەکارهێنانی سپلیت ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە تۆ ناکرێت لە وەرزی زستان بیکەیە سەر پلەیسی کە بە فولی ئیش بکات ئەمە بەی شێوەیەک ماتۆڕەکەی لە دەرەوە ئۆتۆماتیک ناکات لە کاتی گەرمبوون شۆرتێکی کارەبای ڕوودەدا ئاگرکەوتنەوە لە شوێنەکە دەکەوێتەوە بە هەمان شێوە لە وەرزی هاوینیش کە دەخاتە سەر پلەی 16 ماتۆڕە بە هیچ شێوەیەک ئەمانە هەمووی ڕێنمایینە بۆ بەکارهێنانی ئامێرەکانی گەرمکەرەوە بە تایبەت وە خاڵێکی زۆر گرنگ کە لای ئێمە شتێکی نوێیە ئەوش بەکارهێنانی سۆبای غازیە سۆبای غازی بە هەموو هاوڵاتیان ئێستا کە گیان لە ئێمەیە لە شوێنێک بەکاردێ کە ژوێنێکی زۆر بچووک و داخراو نەبێت چونکە سۆبەی غاز دەسەن تایبەتمەندیەکی هەیە لە کاتیشکردن هەر کەم و کوڕێک لێ چوونێک هەبێت کارەساتی لێ دەکەوێتەوە بەڕاستی وەرگەڕانی ئەو سۆبە و یاریکردنی منداڵان ئەمە بە تایبەتی زۆر کارەساتە بە هەمان شێوە ئەم قنینە غازێک کە پێیوێت و پێیوە بەسراوە نابێت بە شێوەیەک لە ژوورەوە بێت یاخو لە ناو قاعیدا سۆباکە بێت بەڵکو دەبێت بە سۆندە بە چەند مەترێکرا بشێشتوە ئەم قنینە غازە ئەم بوتڵی غازە لە دەرەوەی ژوورەکان بێت بۆی هەر کاتێک کە ڕووداوێک ڕوویدا خوا نەخواستە بڵاوبوونەوەی غاز لە شوێنەکە ڕوودێت تۆ بتوانانی بە ئاسانی سەری منەزەمەکە هەڵبگری و دەستت پێی بگات یاخود کە ئاگرێک دەگرێت تۆ بتوانانی بیکوژێنیەوە ئەمانە هەمووی ڕێنمان هیوادارم هاوڵاتیانی خۆمان بە پێی ڕێنمایەکانی بەرگری شارستانی هەڵسوکەوت بکەن یاخود دیاردەی باران بارین کە ئێستا لە هەموو هەرێمی کوردستان و بگرێت لە هەموو دنیاش شێوازی باران بارین دەزانن بەهۆی گۆڕانی کەشەوە گۆڕاوە لە کاتێکی زۆر کەم بارانێکی بەلێزمە و زۆر دەبارێت کەمەوا دەکات دیاردەی لافاو لە ناو شار لە سنتەری شار لە شوێنەکان ڕووبدا ئەمە پێویستی بە ڕێنمایی خۆی هەیە ئێمە هەمووجار لە کەناڵەکانی میدیاوە ئەم ڕێنمایانە بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیانمان پارێزراوە بێن کەس تووشی هیچ گرفتێک نەبێ و ئێمەش وەکو بەرگری شارستانی جێگای متمانەی کەس و کار و هاوڵاتی خۆمامین لە هەرێمی کوردستان.